واجو کرنا اندامی کمیته نفت و گاز پارلمانتوی عراقی دکتر صباح صبحی لاستودیو کردستان 24 مهوانی منه بخیراتی دکتر. دکتر صباح نها سروک کمیته یاسایی پارلمانتوی عراقی که ریوار بخوشی پیشته به نیف ساعتی لاستودیو کردستان 24 بود کو همی قريب استين كل نها حكومتها حريمة كردستان يلقى الكومبانيين أمريكي واجو كرنا يا ساينة لبغداد دفي درباري ده بوش قومان هنا سرت أصلا ولا بريزت براسي أجر لقدانا ويخو ما بكين لروي ياساية و تمشادكين هيت شتكي نا ياساينية وهروها لتوارتسوي دستوريش لە دەستور ئێمە ئەگەر لێکدانەوەی خۆمان بکەین ئەو کۆمپانیا زەبەلاحانەی کە کۆنتراکت مۆر دەکەنەوە هەرچەندە ئەوە گرێبەستێکی نوێ نییە وەزارەتی سامانە سروشتەکان ڕوونکردنەوەی دا کە ئەوە درێژە پێدەری ڕێکەوتنی دیکەیە کە پێشتر کراوە بەڵام ئەوانیش بەشی یاساییان هەیە دیراسەی دەستوریان کردێ دیراسەی یاساکانی عێراقیان کردێ و ئەوانە باش دەزانن کە شتەکان هەمووی یاساییە و دەستوریە ئەگەر مادەی 111 لێک بدەینەوە 112 دەردەکەوێتەوە اختصاصاتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەسەڵاتەکەی خۆیدا هیچ کێشەی نییە لە ڕووی گرێبەستەوە لە ڕووی ئیستیکشافاتی نەفتیەوە لە ڕووی تەعاملاتەوە تەنها تاکە شت هەیە کە دەتوانن ئەوانە ئەعتیمادی لەسەر بکەن بەهۆی قەراری محکەمەی ئیتحادیە ئەوش مۆزوعی فرۆشتنی نەوتە ئێمەش فرۆشتنی نەوت بەپێی تعدیلی مادەی 12 یاسای بودجێ لە شوباتی ڕابردوو کە تعدیلمان کرد لە پەرلەمانی عراقی کردومانە بەڵام وەزارەتی نەوت هیچ شتێکی نەکردووە تاکو هەنادەکردنەوەی نەوت دووبارە بێتەوە یەک نقطەی زۆر مهم هەیە نقطەی ئاسایشی وزە ئاسایشی وزە لە هەرێمی کوردستان و لە هەموو دنیا بۆتە بابەتێکی گرنگ ئێستا پێشتر وانە بوو ئێستا دوای شەڕی رووسیا ئۆکرانیا دوای شەڕی غەزە و ئیسرائیل و لە ناوچەکەدا ئەو کێشە و گرفتانە هەیە ئاسایشی وزە دووبارە باز دەکرێتەوە نەک تەنها لەلای خۆمان بەڵکو لەلایەن هەموو وڵاتە ئۆروپیەکان و لەلایەن ئەمریکاوە و گرنگترین ئەو بەرنامانەی کە ترامپ ئیدارەی ترامپ هاتن سەر حکوم ئەوە بوو کە زیادکردنی بەرهەمی وزەیە و نەوتە و زیاتر بایەخ بە کەرتی ئابووری و وزە دەهێنێت و ئەگەر تەمەشا بکەین ئەمە مفارەقەیەکی سیرمان هەیە مۆزوعی زۆربەی وڵاتەکانی کەنداو ڕادەکەن بە دوای ئیدارەی ئەمریکی تاکو و کۆنتراکتی لەگەڵ بکەن بەڵام بەداخەوە وەزارەتی نەفتی ئیتیحادی ئیسپاتی کردکەوە لە بۆ مەسلحەتی خەڵک نییە ئێمە دائیمەن لە سیاسەت پەرژەوەندی دکتۆرنها لە نەک کوردان باوەڕ بکە لەگەڵ وڵاتیە هەرێما کوردستانی لەگەڵ دەسەڵاتە سیاسی لە هەرێما کوردستانی باوەریەک دروست بووە کو عێراق ڕەفتارێکی فێدەرال لەگەڵ هەرێما کوردستانی ناکە هەر مایک پۆمپێۆ وەزیرێ دەرڤەیە بەرێ ئەمریکا گۆتارێک نویساندیە گۆ ئیرۆ لە نیویۆرک پۆست هاتیە بەلافکردن دەبێژێ ڕەفتارە عێراقی لەگەڵ هەرێما کوردستانی نە ڕەفتارێک باشە یانێ دوێ دەربارەی دەگەر هەلوێ ستاتە بەربگرن واللهی ڕێک ئەو قسەی جەنابەت ڕاستە مۆزوعی ڕەفتارەکە دەبینین هەر حکوومەتێک و بەنەوەیەک ڕەفتار دەکات ئەگەر تەمەشای عامی بڵێن حکوومەتی محەممەد شەیع سوودانی بکەین وەکو خۆی وەکو شخصی خۆی متەفەهمە تا ڕادەیەکی زۆر بەڵام بەداخەوە چەندین ئاکتەری دیکە هەیە لەناو حکوومەتەکەی کە هەڵوێستەکانیان وەکو دەستور نییە دائما منظوری وان لە بواری نەفت ئەگەر وەکو تەخەسوس باز بکەم ئەو منظورەی کە ئەمن لە ماوەی ئەو 4 ساڵێک کە لە پەرلەمان بووم بۆم دەردەکەوت کە ئەوانە تاکو ئێستا لەسەر عەقلیەتی مەرکەزی بەردەوامن یعنی ئەو فکرەیان تاکو ئێستا لا نەداوە بووە ڕێگر و یاسایە نەفت و گازێژی دەرنەکەن بێگومان ئەمە لە کاتی مناقەشات لە ناو پەرلەمان لە ناو لیژنەی نەوت و گاز کە من یەکێکم لە ئەندامانی ئەو لیژنەیە زۆر زار مناقەشات کراوە بەڵام دەبینی منزورەکەی بەرەو عقارێکی نادەستوری دەڕوە یعنی دائما هەوڵ دەدەن کە وەزارەتی نەفتی ئیتیحادی تەحەکوم بە هەموو
دەسەڵاتەکانی هەم لە هەرێمی کوردستان بکە لە ڕووی فدرالیەوە هەمیش لە محافەزاتیش بکە مع العلم یعنی ئێستامە زۆر پارێزگامان هەیە کە سەتانۆهەتی بەرهەمهێنانی نەوت لەوێن دەرێ وەکو بەسڕا بۆ نمونە بەڵام دەیەوێت ئەوێش کۆنتترۆل بکە ناکرێت دەبێت دەسەڵاتێک ببەخشێت بۆ ئەو لایەنانی کە بەرهەمهێنەری نەوتن بۆ مەسلحەتی گشتی ینی ئەم دووبارەی دەکەمەوە ئێستا ئەو مەسلحەتەی کە هەیە مەسلحەتێکی هاوبەشە لەگەڵ وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا سەقامگیری سیاسی و سەقامگیری ئابووری و بەرهەمهێنانی وزە و غاز و پەرەپێدان بە کەرتی غاز کە ئێستا زۆر گرنگە تاکو ئێستا عێراق با بڵێن حکوومەتی اتحادی ئەو بەشەی کە لە غازی ئێرانی وەکو قەرەبووی بکاتەوە نەیتوانیوە سەبەکەشی چییە ئەو سیاسەتە هەڵانەیە کە دەیکەن ینی ئەمە تەوەقۆمان دەکردکەوە بە زووترین کات بتوانن قەرەبووی بکەن بەڵام نەیانتوانی سەبەکەی ئەو مرکزیەتەیە کە فکری مرکزیەتیان تاکو ئێستا زاڵە نەناو عقلێتی وەزارەتی نەفت ئەوەش تەسیر دەکات لەسەر گرێبەستەکان لەسەر چۆنیەتی پەرەپێدان بە کەرتی نفت و غاز لە ناوچەکەدا خۆشبەختانە ئێمە 100 تا 200 تریلیۆن مەتری سێجامان هەیە بۆ وەکو احتیاتی لە ناو ئەرز ینی ئەوە وەکو تەخمینەکە ئەوە دەکاکەوە لە ناو ناوچەکە ئێمە ببینە ڕقم لە هەر دوێ دەربارەی من خۆسەز برسم دکتۆر سەباح هەنها عێراق بێگومان ئەکتەرێک ئەنەرژیەی گرنگ ساحە ئەنەرژیە جیهانی دێ بەس کوردستانشی ئەکتەرێک گرنگە ساحە ئەنەرژیە دێ یعنی عێراق ناخوازە کورد ڕۆڵاخە کارتە ئەنەرژیە جیهانی دە بگرن مافی وێ هەیە بە بکەین ئەگەر بێ سەر دەستور ئەمە بەپێی دەستور بڵێن سەنجی مەحەکە وەکو دەڵێ ئێمە دەبێ ئەتیمان لەسەر دەستور بکەین بەپێی دەستور کەرتی نەوتی لە دوای 2005 دەبێ یاسایەک هەبێ تەنزیمی بکە حتا ئەگەر ملاحەزەی بەیاننامەی وەزارەتی نەفت بکەیت کە وتی ئێمە ئەتراڤۆ و گرێبەستانە ناکەین ئەتیمادی نووسەتی چکە دژ بە یاسای عێراقیە بەڵام کام یاسایە دیاری نەکردووە ئەخیری سەتری ئەخیر دەڵێتن دژ بە ئیتاری دەستوری ئەوە کە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەوانە ئەو ڕێگریان چیە لە ڕووی سیاسیەوە ڕێگری دەکەن بۆ ئەوەی هەرێمی کوردستان ببێتە وەکو دەڵێ ڕقمێک لە ناو ناوچەکەدا و بە تایبەتیش لە بواری گاز چکە گاز زۆر گرنگە وەکوتم قۆناغی داهاتوو تەتەوری دەرهێنانی نەود مەسلەی ئیسیفادەکردنە لە گاز بۆ مەعاملەکان و بۆ کارەبا بۆ هەمووی دەمینێتەوە سەرچیە ئەوانە کێشەیان هەیە لە ڕووی منزورەوە لە ڕووی تێروانینەوە لەسەر چۆنیەتی ئیدارەکردنی ئەو حەقلانە دووەم مۆزوعی گرێبەستەکان کێشەیان هەیە لەگەڵ گرێبەستەکان بەڵام ئەوە محکمەی ئیستئیناف و محکمەی تەمیز لە 22 ڕابردوو تەمەشا دەکەین حکمیدا بە قانونیەتی ئەو گرێبەستانە هیچ کێشەی نییە ئەو دەمینێتەوە سەر ئەو بابەتە سیاسی کە ڕێگرە وەکو دەڵێ هەوڵ دەدەن تا بتوانن کێشە و گرفت دروستکەن بۆ ئەو کەرتە تاکو عەجەلەی پەرەپێدانەکەی لاوازترکەن زەجەیەکی ئەلامی دروستکەن حەشدێکی وەکو دەڵێ زیاتر لە ناو خۆدا محاولە دەکەن شتێک بورژێنن کە دژ بەو هەنگاوانەی بەڕێز مەسوور بازانی کە دەیکات وەکو هەدەفێکی استراتیجی بۆ ناوچەکە بۆ مستقبلی هەرێمی کوردستانیش چێرچێدە بپرسم دکتۆر سەباح نوها ئیمزەکردنا با گرێبەستێن مەزن ئینکو بسەرپەرشتیە جەنابەی سەرۆک وەزیر پێک هاتن یعنی ئێمە وسا تەنگ وەکی عێراقی نەفکردن ئێمە بەرفەرەح بفکردن بڕاستی سووداوێ بۆ عێراقی بۆ هەرێما کوردستانی بۆ وەکی دەستنیشانکردی بۆ کارتا ئەنەرژی بخۆشیە فەرمو خۆی سوودەکانی بڵێن لە سێ خاڵی سەرەکی بەدەستدێن یەکەم گەشتن بە ئاسایشی وزەیە لە ناو هەرێم و لەسەر ئاستی ناوچەکەشدا خاڵی دووەم بەدەستهێنانی دەستکەوتی بەرژەوەندی گشتیە و لەگەڵ ئەوەشدا بەرژەوەندی ناوچەکە بڵێن وا دەخوازی لەکە سەقامگیری ئابووری هەبێ و سەقامگیری ئابووریش دێنە سەر خاڵی سێم کە ئەتو بەرژەوەندیەکانت چەند تونبی لەگەڵ وڵاتی گرتوەکانی ئەمریکا ئەوەندا سەقامگیری سیاسیش بەدەستدێنی چونکە ئێمە بەپێی تەوەقعاتی سیاسیمە
حتا 50 ساڵیت کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا فعالێکی مؤثرە لە ناوچەکە و بەتایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەواتە ئەتوو چەند ئەوە تا تۆ نزیک بیەوە لە مەساڵحی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەوەندە زیاتر تۆ سەقامگیری سیاسی و ئابووریت بەدەست دەهێنی و لەگەڵ ئەوەشدا ئەتوو بەرژەوەندی مشتەرەکت هەیە ئەو سوودانەی کە دەبێتە هۆی بەدەستهێنانی چ لەگەڵ کۆمپانیای HKN ئێنەرژی چ لەگەڵ وێسترن زاگرۆس کە مۆر کراوە ئەتوو سەروەتێکی زۆر گرنگ لە ژێر ئەرز هەیە دەبێت ئیسیفادەی هەبێ چ بۆ کەرتی کارەبایە چ بۆ مەعاملەکانە ئێمە دەزانین کە ئەو هاوینە بزانن چۆن ناوەڕاست و باشووری عێراق تووشی کێشەیەکی گەورە دەبن لە ڕووی کارەباوە بەڵام خطواتی ئیستیباقی جەنابی سەرۆک وەزیران بەڕێز مەسرور بارزانی ئەو خطواتە ئیستیباقیانەوەی کردووەکەوە ئێمە تووشی ئەو قەیرانە نەبین بەڵکو هەنگاوی باشتریشمان داوە بۆ کارەبای بیستوار کاتژمێری تاکو بتوانین ئەوەیە کە ببینە یعنی تەفەڕوت بکەین لە مەسلەی ئیدارەکردنی هەرێمی کوردستان و بتوانین دەستکەوتێکی یەکزار مەزن بینین لە ناوچەکەدا ببینە وەکو نمونەیەک زۆر جار بە هەواڵانی خۆمان دەڵێن لە حکوومەتی ئیتیحادی دەڵێن وەرن کۆپی ئەم نظامە بکەن وەرن کۆپی ئەم خزمەت گوزاریانە بکەن ئێوەش کێشتان نامنێ بەڵام بەداخەوە عقلێتی مرکزی زاڵە بەسەری gelek spas بۆ te دکتۆر سوفی سەبال لە ستودیا کوردستان شارم میوانین سپاس بۆ جەنابیش